بۆ قسە و باسی زیاتر لەسەر ئەم سنتەرە دەچینە لای میوانەکەمان هاوژین فواد بەڕێوەبەری سنتەری گورچیلی دەستکرد لە ئارانیا. کاگاوژین سڵاو لێبێ و بەیانیت باش ومێدەکەم زۆر باشبی بەگشتی باسێکمان لە سنتەرەکە بۆ بکە و پێشمان بڵێ ساڵی چەند بە دیاریکراوی دامەزراوە. سەرەتا بەیانی ئێوەش باش بەیانی تەواوی بینێرانی کورسات باش بێت. سنتەری گوچری دەستکردی ڕانیە لە 2009 کراوەتەوە تا ئێستاش هەر بەردەوامە لە خزمەتەکانی. سەرەتا لە 7 ئامێرەوە دەستمان پێکرد، ئێستا گەیاندومانە بە 14 ئامێر دیارە سنووری ڕاپەڕین سنووریشی بەرفراوانە، هەتا ئێستاش بەردەوام لەسەر کارەکانمان. بەڵێ کاکاوژین هاوکارمان خالیت لە ڕانیە بە دوواداچوونێکی کردووە لەسەر گرفت و کێشە و کەم و کوڕیەکان لە ناو ئەم نەخۆشخانەیە یاخۆ ناو ئەم سنتەرە. ئەم کێشانە ئیچینکەوە ئێستا مەسەلەن دەرمانتان کەمە، گرفتەکانتان زیاد بووە، هۆکارەکەی بۆچی گەڕێتەوە؟ حکوومەت هاوکارتان نابێت لە دابینکردنی پێداویستەکانتان؟ یعنی بۆچی گەشتۆتە ئەو ئاستە؟ بەڵێ سەرەتا ڕاستەکەی ئێمە ئەو دەرمانانی کە هەمانە تایبەتە بۆ کەسانی کەسانی گورچلیان بۆ کراوە. دیارە ئەو دەرمانانی کە هەیە کە فحسی کوالەتی کۆنتڕۆل هەیە RMC و فحسەکانیان بۆ کراوە ئێمە دەتوانین بۆیان بکڕین. بەڵێ ئەوەی کە گرفتەکەی ڕاستەکەی نێو حەبێکە پێی دەڵێن پەرەگراف کە ئەو حەبە تەنها لە سەرچاوەکەمان لە بەغەغداوە بۆمان دێت و تقریبەن ئەوە ساڵێکە یەک جارەوە حەبەمان بۆ هاتووە. دەنا بەڕۆبەرایەتی گشتە دووسی ڕاپەڕین هاوکارە پارە حازرە هەموو شتێک کە بۆمان بکردوێ بەس لە بازاڕی ئەو دەرمانە ئەو فەحسەی نییە کە ئێمە بیکڕین بۆ نەخۆشەکان بەکاری بێنین، کەمە لە بازار زۆر کەمە. باشە داواتان نەکردووە کاگاوژین لە بەغداد لەم جۆرە حەبەتان بۆ بێنەوە جارێکی تر بەردەست بێ بۆتان؟ بەڵێ بەردەوام وڵا لە داوا دەکەین لەگەڵ لیژنەکان، چکە ئێمە سەر بە حکوومەتی عێراقی موادەکانی غسل بەردەوام مانگانە ئەمە دووزە کۆبوونەوەمان هەیە لەگەڵ لیژنەکانی بەغدا، بەردەوام تەنسیقمان هەیە لەگەڵیان، بەردەوام داوا دەکەین بەس هەرم گرفت نییە. بڵێ سنتەرەکانی کەش بە هەمان شێوەی سلێمانی هەولێر دوهۆک هەمان گرفت و هەمان کێشەمان هەیە چ لەسەر کەمی ئەو دەرمانانی کە لە بەغدا بوومان. باش ئەی لە ڕووی دەستی کار یعنی لە ڕووی فەرمانبەر پزیشک لە ناو سنتەرەکەتانە ئێستا کە دامەزراندن و شت نییەوە زۆربەی ئەوانەی کە هەن بە گرێبەست دامەزرێن یاخود بە شێوەی خۆبەخش کارەکەن، ئێوە گرفتی کەمی کارمەند و ستاف و پزیشک و شتان نییە لە سنتەرەکەتانە؟ بەڵێ بێگومەن ئەمەش گرفتمان هەیە، نەقسمان هەیە لەس لە ڕووی کارمەندەوە، چکە ئاڕاستەکەی ئێمە سنوورەکەمان زۆر بەفراوانە. ئەم با بەرچاڕوونێک دەمە بە بینێرە بەڕێزەکان واستەوەی کە سنوورەکەمان فراوانە بەردەوام هەوڵ دەدەین جیازمان زیاتر بێت. ئەوەی ئێمەش لە بۆی کەمی ستاف ئێستا ستافەکانی من بەهۆی بێموچەی بەهۆی کۆمەڵە کێشەیەوە ئێستا ستافەکانم زۆر بە زیادە داوام دەکەن لە سنتەرەکەی من، بەڕاستی زۆر هیلاکن زۆر ماندوون بەهۆی نەقسی کارمەندەوە. کارمەندمان بۆ دابین بکرێت یان بە گرێبەست بێ یا بە شێوەیەک بێ، ئەنی ئەو کێشەشمان بۆ هەڵ دەبێت. ئەمە جگە لەوەژە پێم خۆشە بەرچاڕوونیش کەش دەم بە بەڕێستان. ئەمە گرفتێکی کەمان هەیە لە سنووری ڕاپەڕین، چکە سنوورەکەمان بەڕاستی زۆر بەفراوانە، نەخۆشیش یەکجار زۆربان هەیە، یعنی نەخۆشەکە ئەوەندە زیادی کردووە. ئێستا کۆمەڵی غەسلێک هەیە کە ئێمە ناتوانین لە سەنتەرەکەی خۆمان بیکەین لەبەر کەمی جێگا بینیاکەمان زۆر بچووکە. هەندێک نەشتەرگەری هەیە بۆ ئەوانەی کە فیسولا و شتیا بۆ دابدرێت هەو پێویستمان بە هۆڵێکی نەشتەرگەری تایبەت بە سنتەری گورچیلە هەیە. ئێستاش ئەوەی شێکە لە گرفتەکان. ئەوە سێمیان ناوەجیازێکمان هەیە پێی دەڵێن CRRT. ئێستا ئەمە هەمانە لە سلێمانی دەمانناوە لەبەرەوەی ناتوانین بەشی ICU لە ڕانیە بکەینەوە. کەسێک تووشی ژەهراوی بوون دەبێت یان غەسلێکی 24 ساعتی دەبێت یان کەسێک مار پێوە دێدا دەتوانین لەو غەسلە بە شێوەی فریاگوزاری فریای بکەوین. بۆیە داوا لە حکوومەتی هەرێم و دەکەم لەبەر پرسان دەکەم هەوڵێکی جدیمان بۆ بدەن کە بتوانن بینایەکی مۆدرێنمان بۆ دروستکەن بۆ سنتەری گورچیلا، چکە لە ڕانیا هەسنووری ڕاپەڕین سنوورەکەمان زۆر بەفراوانە. ئێستا لەگە بخۆی کەمی جێگاوە ناچاری جیازێک سنتەرێکمان لە قەڵازێ کردوێتەوە بە جیازێکی کەمەوە لێوەش خزمەت دەکەین. باشە ئەوەتا کاکاوژین بەهۆی کێشەی بینا و ئامێرەتان لە شوێنێکی تر یاخۆ لە سلێمانی داناوە ناتوانن لەوێ هاوڵاتیان سوودی لێبینین لە لێدوانێکی بەڕێستا باز لەوە دەکەیت تەنها لە ناوخۆی ڕانیەوە نیە کە سەردانی ئەم سنتەرە دەکەن، لە کۆیە لە دۆڵی بالیسان لە ناوچەکانی تریشۆ کەواتە ژمارێکی زۆر لە نەخۆش سەردانی ئەم سنتەری ئێوە دەکەن. کەواتە کێشەی بیناتانێ بیناکاتان بچووکەوە ناتوانن ئامێرەکانی تێدا بەکاربێنن؟ بەڵێ بینیاکەمان بچووکە
چکە پێویستە بەشی ئایسیومان هەبێت چکە سنتەری گورچیلە یەکێک لە شوێنە سەرنجەکان کە بەشی پێویستە 24 ساعت کراوە بێ هەچەند ئێمە کراوەیە ئەو حاڵەتی ئێمەرجەکان شەوانە سعات 2 3 شەوێ ئەمە خەسلەکانیان بۆ دەکەین بەس حەزمان هەیە تموحمان هەیە وەکو ڕاپەڕین ئیشێکی جوان بە سنوورەکەی خۆمان بکەین کۆمەڵە غەسلێکەکە پێمان خۆش ئەوانیش بکەین ئێستا بۆ نمونە لەو ماوەیە زۆرمان هەوڵدا کە نەخۆشەکان پێویستیان بە زۆرە غەسلێک و پێیان دەگوت SDF ئەو زۆرە غەسلە لە شارەکان لە خستخانە ئەهلیەکان دەکران بە پارێکی مەبلەغێکی زۆریش خۆشبەختانە ئێمە لە سنووری ڕاپەڕی ڕۆژانە دەتوانین بۆ 6 نەخۆش ئەو غەسلەی بۆ بکەین ئەوە یەکێکە لە دڵخۆشەکانی بۆ سنوورە و هەروە ئێمە وەکو سنتەری گورچیلە وەکو خەمخۆرانی سنتەری گورچیلە هەوڵ دەدەین بینایەکێکە فراوانمان هەیە کۆمەڵە غەسلێکەیە کۆمەڵە پێداویستیە بۆی ئەو چارەخوازانە سەردانی شارەکان نەکەن بۆ ئەو زۆرە غەسلانی کە لای ئێمە ناتوانین بکەین بۆ هۆی کەمی بیناوە ئەگەر بینامان تەواو بێ شوێنمان هەبێت دەتوانین ئەو خزمەتەش پێشکەشی بە سنووری ڕاپەڕی بکەین. باشە کاگاوژین هیچ ئامارێکتان لە سەبارەت بەوەی چەند کەس چاندنی گورچیلی کردو یا خۆ ئەوانەی خستی گورچیلیان کردو بەڕێزت بابەتێک و ڕوژان کە ڕۆژانە 6 کەس غەستی گورچیلە دەکەن هیچ ئامارێکت لای 6 مانگی ڕابردوو بێ یاخود ساڵی ڕابردوو بێت؟ بەڵێ ئێستا ئێمە حالیان ئێستا لە سنووری ڕاپەڕین 74 نەخۆشی ژێر غەسلمان هەیە کە ئێمە بەردەوام غەسلیان بۆ دەکەین هەفتانان جا هەیە 2 غەسلە هەیە 3 غەسلە جگە لەوەش ئەوانەی کە چاندنی جگەر و چاندنی گورچیلیان بۆ کراوە 310 نەخۆش لە سنووری ڕاپەڕین هەیە بەڕاستی لە یەک قەزا شتیوان نەبووە ئەو ژمارە زۆری نەخۆش هەبێت لە هیچ قەزایەک چونکە بەردەوام کۆبوونەوەمانەگە هەیە بەنسبەت ڕۆژانە ئێمە ڕۆژان لە سنتەرەکەی خۆمان نزیکی 30 غەسل دەکەین بە 2 شەفت زاریوە دەبێتە 3 شەفت ستافەکەم دەمێنێتەوە زۆر سپاسیان دەکەم دەستخۆشیان لێ دەکەم و ئێمە پزیشکی تایبەتیش بە خۆشمان هەیە جگە لەوەش کۆمەڵە نەخۆشێکە نزیکی 280 نەخۆشێک دەبێت بەردەوام سەردارمان دەکات کە خەرکە تووشی پەککەوتنی گورچەکانیش بن ئێستامە بۆ نمونە زەدوڵمان بۆ داناوە لە بەهۆی کەمی جێگا دکتۆرەکەمان ناتوانێت هەموو ڕۆژە بێت دانیشێت ڕۆژانە زۆر نەخۆشی بەڕێکە ناچە بۆ من دابش کرد بەسەر ڕۆژەکاندا و دکتۆرەکە دەلێرە دەیابینێ ڕۆژانە ئێمە فەحس و بینینی نەخۆشەکان چاودێریان دەکەن لەژێر چاودێری ئێمەدان لە ڕووی دەرمان و لە ڕووی فەحس و لە ڕووی تەواوی کێشەکانە. باش کاگاوژین کە نەخۆشێک سەردانی ئێوە کات و ئێوە کارەکانی بۆ ئەنجامەیە پشکنەکانی بۆکەن ئەم نەخۆشە پێویستە چەند جاری کە سەردانی ئێوە بکاتەوە چەند جەلەسەی تر تاکو و نەخۆشیەکەی چاک ببێت و یاخۆتەی پەڕێنێت؟ بەڵێ وڵای ئێمە دەبێت هەر نەخۆشەکە هاتە لای ئێمە فالی تایبەت تەزیری دەکەین ئەو نەخۆشە تا چاندی گورچیلەی بۆ دەکرێت ئێمە دەبێت هەفتانە 2000 بۆ 3000 بۆ ماوەی 3 ساعت لای ئێمە دەمێنێتەوە ئێمە غەسلی بۆ دەکەین جا بە پێی کەیسەکانە هەیە ڕژەی ئیشکردنی گورچیلەکەی سەتا چەندە بەپێی ئەو ڕژێدان نەخۆشمانەیە هەفتەی 1 غەسلی بۆ دەکەین هەمانە هەفتەی 2000 هەیە هەفتەی 3000 بۆ دەکەین هەیە دەڕوا بۆ هەفتەی 4 جاری ڕاست دەکەین ئەمە تێچووی ئەم غەسلە بۆ ئەم سنتەرەکە ئایکا بۆ هاوڵاتیەک چەنە ینی ئەگەر هاوڵاتیەک بێت لەوێ ئەم غەسلە بکات و لە دەرەوە بیکە فەرقەکەی چەنەوە تێچووەکەی چەند ئەکەوێت لەسەر خودی سنتەرەکە ئەم خزمەتە یانی خزمەتێکی گەورەیە کە بە هاوڵاتیان نەکرێت لەو سنوورەیە. بەڵێ لە نەخۆشخانە ئەهلیەکان هەر غەسلێک غەسلی بڵین SD پێ دەڵێن 250 بۆ 300 دلارە هەر غەسلێک غەسلی AGFیش بەڵێ غەسلی AGFیش لە نەخۆشخانە ئەهلیەکان دەکرێت بە 900,000 ئێمە ئەو خزمەتە لێرە دەیکەیت بە بەردەوامی ئەنی تێچووی هەر غەسلێک نزیکی 200 بۆ 250 دلار دەبێت کە لە ئەهلیەکان دەکرێت بەس کۆی موادەکانی کە ئێمە بۆمان دابین دەکرێت بۆ هەر نەخۆشیێک تێچووەکەی لای ئێمە خۆی نزیکەی لە 65 بۆ 70 دلار دەدا بۆ هەر نەخۆشێک بۆ هەر غەسلێک. چێ ئەم پارێتان بۆ تەرخانەکە حکوومەتە یاخود بازرگان و سەرمایه‌دارەکانی ئەو سنوورەیە یا لایەنێکی تریانی چێ کاوکارتانە بۆ بەردەوام بوونتان بەردەوامی ئەم سنتەرە لەم خزمەتە گەورەی کایکە؟ بەڵێ ئەو موادانەی غەسل بۆ خۆی وەزارەتی تەندروستی سەر بە حکوومەتی عێراق تەواوی سنتەرەکانی گورچیلەی عقدە کردو لەگەڵ شەریکەکان ئەو شەریکانی کە تایبەتن بە دابینکردنی موادی غەسلی گورچیلە ئەو عقدا ئەوان کردویانە هەڵدەستن بە دابینکردنی هەموو موادەکانی غەسل بۆ تەواوی سنتەرەکانی هەمووی عێراق بە کۆی گشتی ینی هیچ ئەوەی بەس لە ڕووی دەرمانەکانی کە هیچ بەڕێبەراتی گشتن دوستی ڕاپەڕی بۆمان دابین دەکات و بەر مواد و ئەو دەرمانانی کە لە کاتی غەسلەکەی پێویستە تەنها لە ڕووی موادی غەسل کە ئێمە پێویستمان بە غەسلەکەی بێت ئەوە حسەر بە حکوومەتی عێراق ئەوان بۆمان دابین دەکەن بە گرێبەستێک لەگەڵ کۆمپانیاکان ئەو کۆمپانیانی هەڵدەستن بە دابینکردنی ئەو ئامێر و ئەو موادانەی غەسل. باشە کاگاوژین بابەتێک بەدەر لە بابەتی دەرمان و غەسلی گورچیلە باست لە ئامێرەکان کرد
ئەو ئامێرانی کە لە سەرەتا داماژە و پێیان چەند ئامێرێک بوون بەڵام دواتر ژمارەکەی زیاد کراوە. ئەو پزیشکانی کە کار دەکەن لەسەر ئامێرەکان خولیان وەرگرت و یاخۆ ڕایانیان وەرگرت و توانیتانەوەیان بۆ دابین بکەن کە بتوانن بە باشی بتوانن ئەو ئامێرانە بۆی بەکاری بێنن؟ بەڵێ سەرەتا ڕاستەکەی ئەگە سنتەرەکە کرایەوە تقریبەوە ساڵێکە خود نەماوە دەنا ئەمە ساڵانە بەردەوام ستافەکانمان نردووە بۆ دەورە بۆ تورکیا بۆ لوبنان بۆ ئەردەن بە بەردەوامی شەریکەکاندا بەس ئەو عقدی ئەو جارێکە کراوە و 2 ساڵە هیچ خولێک نەکراوەتەوە تەنها 2000 خول کراوەتەوە ئەوش لە ناو خۆی خۆمان بڵێ سلێمانی کراوەتەوە لە هەولێر کراوەتەوە داوای خولیش دەکەین بەردەوام چووکە بەڕاستی ئەو ئامێرانی غەستی گورس لە بەردەوام لە بەرزبوونەوە لە ئەبدێتدا ینی بەرەو پێشچووندا پێویستە ئەو ستاف و ئەو کارمەندانە بەردەوام 6 مانگ یان هەر بەلایانی کەمە هەر نەبێت لە ساڵی جارێک ئەبدێت بکرێنەوە چونکە بەرنامەی تازە دێ غەستی تازە دێ ینی ئێستا بە بەراورد بکەین لە ساڵی 2000 کە قەسرمان کردووە لەگەڵ ئەمڕۆ هەر زۆر فەرقی هەیە زۆر زانی ئەوەندە خۆئەلمەکە پێشکەوتووە و غەسلەکە پەرەمان پێداوە و ئیشی باشترمان کردو و ئیشی جوانترمان کردووە جابووە بەردەوام پێویستە ئەو ستاف و ئەو کارمەندانی من بەردەوام ئەگەر هەر نەبێت 6 مانگ پێویستیان بە ئەبدێت هەیە داواشمان لە حکوومەتی عێراق و لیژنەکەش کردو کە سەردانیان کردوین هاتووی بۆ لامان داوامان لێکردوون کە تکە ئەو دەورانە با بکرێنەوە پێویستن زەرورن بەڵێ بەردەوام ئەمە بڵێن لەگە دەورەکان هەر بڵێن خەڵکی کوردستانی تدانە هەموو وڵاتەکانی تدا بەم پرۆفیسۆرەکانی تدا ڕاوێژ دەکەین پرسیار دەکەین ڕاوێژمان پێ دەکەن پرسیارمان لێ دەکەن ئەنی زۆر ئیستیفادەی هەیە بڵێ کاک هاوژین باست لەوە کرد کە ئەم سنتەرە سەر بە عێراقن یعنی عێراق هاوکارتانە لە دابینکردنی دەرمان یاخود پێداویستەکانتان تەنسیقتان هەیە لەگەڵ سنتەرەکانی تری عێراقا ئەگەر نەخۆشێک لای ئەوە چارەسەر نەکرێت کە بتوانن ڕەوانی سنتەرێکی تری بکەن و بە راپۆرتە پزیشکەکەوەی بچێت لە شارێکی تر ئەم ئیشە بکات هیچ تەنسیقێکی ئاواتان هەیە؟ بەڵێ بەردەوام ئەم تەنسیقمان هەیە بە تایبەتی لەگەڵ سنتەرەکانی کوردستانەوە هیچ هەموو تەنسیقمان هەیە و بە ئاگادارکردنەوە دەزانین ئەو جار بەرنامێک هەیە بەرنامێک دانراوە لە هەمووی عێراق ئەو بەرنمەیە ناوی هەموو نەخۆشەکانی کە تایبەتە بە غەسل هەموو تەزیید دەکرێت ڕۆژانە ئامار دەستەوە بۆ بەغدا لەسەر ئەو بەرنمەیە جا بۆی هەر کاتێک نەخۆشێک بێت کۆدی تایبەتی خۆی هەیە لای من کابراایك بۆ نمونە لە بەغدا غەسل دەکات لەلای من بەرنمەی کە لێدەم یەکسەر معلوماتی ئەو نەخۆشم هەموو دێتە بە دەستی چەند غەسلی بۆ دەکرێت و لە شوێ بۆی دەکرێت و کەی بۆی کراوە کەی بۆی نەکراوە چەندیشی پێویستە ئەو بەرنامە هەیە بەڵێ دانراوە و ئاگامان لە هەموو سنتەرەکان ئاگامان لێ ئێستا بڵێ بۆ نمونە لێرەکانە هاوڵاتی دێتەوە لە خارج ئێمە غەسلی بۆ دەکەین ئەو هەمانە لێرە بۆی دەکەین یا میوانێک لە ڕۆژهڵاتەوە دێ بۆ ئێرەکان ئێمە بە هەمان شێوە غەسلی بۆ دەکەین ئێستا بۆ نمونە دوو نەخۆشمەیە یەکیان لە بەغداوە هاتووە هەموو معلوماتەکانی لا منەوە تقریبا نزیکی 2 ساڵ بۆ 3 ساڵ دەسێ لێرە غەسلی بۆ دەکەین یعنی نەخۆشەکە لە شوێنێکی ترەوە بێت یا لای ئێوە بڕوا بۆ شوێنێکی تر هیچ پێویست ناکات لەگەڵ خۆیان فایل و کەیسەکەی لەگەڵ خۆیان بەرە لەبەرەوەی هەمووی وەکو سێرڤەرێک لە هەموو سنتەرەکان بوونی هەیە ناو نەخۆشیەکەی و پێداویستەکانی کە پێویستە بۆی بکرەوە بەڵێ هەموو شتێک ینی پێویست ناکات کابرا ینی هەر بۆ خۆمان بیدات بڵێن کەسێک لێ هەر فحسەکەی بۆ دەکەین بوونە فحسی ڤایرۆسی چکە ئەمە زۆر تەکیل لە فحسی ڤایرۆزات دەکەین و کەبەتی ڤایرۆسی چکە حاڵەتانە زۆرە لە غەسلی گورچیلە بەس تەنها فحسی بۆ دڵنیایی خۆمان دووبارە دەکەینەوە دەناوە معلوماتەکانی کەمان هەموو لە بەردەستدایە بەڵێ دەستخۆش کاگاوژین و مێدەکەین ئەم جارەکە قسەمان کردەوە پێکەوە لە پرۆگرام باز لەوە بکەین کە هیچ کێشە و گرفتەکتانی و کارەکانتان بەرەوە پێشچوو بۆ مێدی سەلامەتی بۆ هەموو نەخۆشەکان سوپاس بۆ هاوژین فواد بەڕێوەبەری سەنتەری گورچیلەی دەستکرد لە ڕانیە کە ڕاستەخۆ لە ڕانیەوە لەگەڵمان بووی دووبارە سپاس